دیارە ئەم یادە گرنگی و باخی زۆر هەیە لە شاری سلەیمانی ئەم ساڵ لە چەندین شوێن لە مامەیارە لە سەوەڵەکە لە چایگۆیژە لە چەندی شوێنی دیکەش ئەم یادە بەرز ڕاگیراوە تاوەکو بتوانرێ نەریتەکانی ئەم یادە بەچین و توێژەکان بناسێنرێ بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ بەلامانەوە گرنگە جگەلەوەی کە یادەکە دەکرێتەوە لە ڕوانگەی نووسین و لێکۆڵینەوە چی گرنگە و چۆن گرنگی پێ بدرێ یادەکە و چۆن بە زیینوێتی بێڵدرێتەوەنێ هەلو چوارچەوەیەشدا میوانداری کاکاوا شێخڕەوف لێ کۆڵەرمان کردو و لەسەر ئەم بابەتە ڕادەوەستین کاکاوا جژنی سەری ساڵی نوێتی پیرۆز بێ بابینە سەرەوەی کە لە سلەیمانی و لە ئاکرێ لە شوێنەکانی دیکە لە پارچەکانی دیکە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور بینیمانەم یادێت چەند بەرز ڕاگیرە ئەمە چیمان پێڵێت جژنی سەری ساڵی کوردی و نۆرۆز لە ئێوە لە سەرجەم بینەران و سەرجەمگەلی کوردیش پیرۆز بێ لە هەموو کوردستانی گەورە بەرزڕاگرتنی یادی نەورۆز کۆمەڵە ڕەهەندی هەیە بەڵام لە ئێستاە بە تایبەتی لە دەرەوەی هەرێمی کوردستان لە پارچەکانێکی کوردستانی گەورە یەکێکە لەو میکانیزمانەی کە میکانیزمی بەرخۆدانە میکانیزمی مانەوەیە میکانیزمی بەگژاچوونەوەی دەسەڵاتە بەڕاستی وەکو هەشتاکان و هەفتاکان و پێشتری هەرێمی کوردستانی خۆشمان یەکێکە لەو ئەمرازانەی کە کورتکۆ ئەکاتەوە و بە دەرەوەی ینی بە گەلانی سەردەستەی کورد ئەڵێن کە کورد زیندووە و کوردیە گرتووە و کورد نانەوێ و نابەزێ و ئەمێنێتەوە و داکۆکی لە ناسنامەی نەتەوەی خۆیەکە باشە ئەبین لە سلێمانی زۆر جیاواز ینی گرنگی بەم بابەتە درراوە جگەلەوەی کە لە مامەیارە و لە شوێنەکانی دیکە ئەم بۆنەیە بەرزادەگیرێ بەڵام کاتێک کاڵین سلێمانی یەکساڵین پایتەختی ڕۆشنبیری و ڕووناکبیری لەم ڕوانگەی و چی کراوە بۆ ئەم یادە سەری کە خۆی نەورۆز دوو بەشە بەڕێی من بەشێکی ئەو ڕۆژی بیستیمانە ئێوارەی بیستیمان کە ئاگرێکرێتەوە کە ئەمە لە ڕۆ تاریخەکەەوە مانای ئەوەی وەرزی زستان کۆتایی پێهات ڕۆشت و ساڵی نوێ دەست پێەکە کە لە ڕۆژی 21 سێوە دەست پێەکە و ئێمە بیرمان نەچێت زیاتر ڕاگەیاندنەکان دیقەتێم فۆکەسیان لەسەر ئەم بابەتە ئێمە بیرمان نەچێت ڕۆژی 21 سێ ئەوە دو سێ ساڵە بەبوونی ڕەمەزانەوە ئەو دیاردەیە زۆر کەم بۆتەوە ئەگەرنا ڕۆژی 21 سێ چوونە دەرەوەیەکی گشتگیر و جەماواریە و ڕووکردنە سەیرانگاکان و تێکەڵبوون و ئاوێزانبوونە لەگەڵ تابلۆی جوانی سروشت و چێژبینینە لە سروشت و خۆشی گۆڕینەوەی و خۆشی بەشکردنەوە و ڕۆژێکە بۆ قوڵکردنەوەی ئاشتی کۆمەڵایەتی و دوورکەوتنەوە لە ڕق و قین و بغز و ئەو بابەتانە ینی نەورۆز ئەو دوو بەشی ئەم بەشەشی بەشێکی گرنگە بەزەم دو سێ ساڵە لەبەرەوەی کەوتوت ناو ڕەمەزانەوە خەڵک ئەم بەڵامێشتا جەماوەرێکی زۆر هاوڵاتێکی زۆر یەتە دەرەوە بەجلوبەرکی ڕاستەنی ئەوە ڕۆژی بیستیمان بەڵێ ڕۆژی بیستیمان کە ئیمڕۆیە باوڵێن ئێوارەی ئیمڕۆیە بێگومان ئەمە نەریتێکە لە دێر زەمانەوە یادێکە لە دێر زەمانە دەستمان پێوە گرتووە هەتا ئێستا گرنگی خۆی لە دەستنیا بەڵکو ساڵ بە ساڵ زیاتری کردووە زیاتر بووە بەڵام خۆزگا ئێمە بیر لەوە بکەینەوە لە نەورۆزەکانی ئایندا چالاکیەکان بۆعدیکەیشی بینێ هەمە جۆرتریشی بکەین ینی من لە قسەکانی جەنابتە ئەوم بیرکەوتەوە ئەکرێت لە نەورۆزە ئینسان بەس چالاکیەکانی نۆرۆز حەسر نەکات لە مەسلەی کردنەوەی ئاگر و ئاهەنگێڕان و ڕۆژی دوای ڕۆشتن و ڕووکردنە گەشت و سەیرانگاکان بەڵکو ئەتوانرێت ستایلیکە چالاکیکە تەوزیف بکرێت یان کۆمەڵی نەریتی کوردان زیینوو بکرێتەوە ئێمە ئەسب سواریمان هەیە کۆمەڵی نەریتی دیکەمان هەیە کە ئەکرێ گرنگی پێبایان جاران ئەوە هەبوو بۆ منە لەم بۆنانەیە بۆ من نمایشی جلوبەرگی کوردی هەبوو هی ناوچەکان پیشانەدرا بۆ زەمانەکانە گەڕاینەوە هەر بۆ خۆی ڕۆژی 20 مانگ ڕۆژی نمایشی گشتی جلوبەرگی کوردیە گەردی قەت بێ زۆرترینی ئەو خەڵکانی بەشداری ئەو هەنگانە کەنجلی کوردیە پۆشن و لەوێ ئیتر تو هەموو شێواز و ستایلەکانی جلی کوردی ئەبینیت و بەڕاستی ئەگەر ئیش لەسەر ئەوەش بکرێت یعنی ئەگەر دەستگایەک هەبێت یا شوێنێکە بێت گرنگێ بەلاوێکە جلی کوردیش زیاتر بەرێتە پێشەوە و ستایلی تازە و مۆدێلی تازە و فۆرمی تازی بۆی کە نەورۆز باشترین فرسەتە بەڕاستی باشترین فرسەتە ینی حتا ئەگەر لەسەر ئاستی تاکیش خەڵک وەکو بزنس سەیریکە مەسەن دیزاینەر هەبێت بۆ دیزاینەرەکان لە نەورۆزە باشترین فرسەتیان بۆ دەسەکەوێت کە
ئەو مۆدیلە تازانی کە ئیژان لەسەر کردووە بیکەن بە مۆدیل و یعنی پیشانی خەڵکی بن چونکە جەناب تزانی لە هەموو کوردستانی گەورە لە کۆمەڵ لە لۆکیشن و شوێن مەسەن ئێمە باسی سلێمانی بکەین یەکسەرڵین ساواڵەکە بۆ ڕۆژی 20 مانگ کە ئیمڕۆ لە چەند شوێنێک چالاکی جیاواز هەیە هەبوو هەیە لە ینی لە دوای بەربانگ خەڵک سەرنجی بۆ ساواڵەکە ڕجاران ساواڵەکە بەتایبەتینەوەتەکان و 2000ەکانی ژانی ڕۆژی نمایشی جلوبەرگی کوردی و بە شێوەیەکی گشتی یعنی ئەوە بیرکردنەوە لەوەی کە چی بتوانین ئیزافەی جوانتر ئاوێتە و ئاوێزانی ڕۆژی 20 مانکەین بەڕاستی جێگەی گرنگیە باشە ئەگەر بچین بۆ مامەیارە ئەمان بینی ینی لە ساڵانی ڕابردووش بۆ نە کۆمەڵێک کەسایەتی دروستەکرانەوەنێ بۆ منە هەبوو گەنجە بوو خۆی کرد بە پیرەمێرد یان هەبوو خۆی کرد بە کاوی ئاسنگەر بەڵام ئەمە لە ئاسی تاکایە بۆ نمونە ئەگەر بۆ ئەمە وێنەیە گەورەتر بکرێت کۆمەڵێک کەسایەتی دیکە دروست بکرێتەوە کە گرنگیان ناوە بە بابەتە نەتەوایەتەکان بە نەورۆز تا چەند ئەمەگە جگەر لەوەی کەواجبە ئەو کەسایەتیانە ناو ناوبانگ و یاد و یادەوەریان زیندوو ڕابگیرێ بە تایبەتی لە نەورۆز و لە غێری نەورۆزیشە بەڵام زۆر بەلای منەوە گرنگە لە نەورۆزە مەرجنی هەر حەسری بکەین بەو کەسایەتیانە کە گرنگیان بۆ نەورۆزە بۆ بەڵکو فرسەتێکیشە کارکتەرەکانی کەش کە خاوەنی بەخششی مێژوین کە خاوەنی داهێنان کە خاوەنی خزمەتی گەورن لەو ڕۆژانە یادیان بەرز ڕابگیرێ مەسەڵەن دکتۆرێکی سەرکەوتو ئێمە لە سلێمانی مەسەڵەن عایلی بەدیع بابەجانوانەیە کە وەکو حەکیم باشی وەختی خۆی چی مانع لەوەی کە تۆ لەو ڕۆژەیە کە حەبسەخانی نەقیب ژنێکە خاوەنی مێژوویەکی گەورەیە لەم شارە ژنێکی ڕەمزی ژنی سەرکەوتوی کووردە چی مانع لەسەرەوەی کە حەبسەخانیش ئیزافە بکرێتەوە لە نەورۆزە شێخ محمودی مەلیک بۆ نمونە شێرکۆ بێکەس یادی بەخێر فایق بێکەس کە یعنی زۆر کەسی کەش نالی و مەحوی حتا ینی ئەوانە ئیمپراتۆری شعری ئێمن بۆچی لە نەورۆزە چونکە بیرمان بێت نەوەی نوێ و ئێستا ڕەنگە بەشێکی هەروەکو لە زەدبینین و چێژوەرگرتن لە قەرەباڵقێکە و لە نمایشەکە و بچنە ناو ئاپۆڕا جەماوەریەکانەوە زۆر ئاگیان لە تاریخ نەبێ زۆر ئاگیان لە مێژووی کارکتەرەکانی ئێمە نەبێ ئێستا زۆر هۆکارێوای کردووە کە ئێمە زۆر ئاگامان لە ڕابردووی خۆمان نەبێ وەکو پێویست لەبەرەوە ئەگەر ئەو یادە ئیستیغلال کرێ بۆ ئەوەی کە لەم پنتانیشەوە ئیستیغلالی خێر کرێ هەر زۆر باشە ئەگەر بەراورد بکەین لە ڕابردووە چۆنم یادەکراوەتەوە چ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە لە ئێستەیە من قەناعەتم وایە مەسەلەی ئاگر جارێ ئەگەر لەبەرەوەی وەختی خۆی پێشتر باسیشم کردووە لە مناسبەی جیاوازە ئەگەر وەختی خۆی بۆیە هانای بۆ براوە لەبەر ئەوەی وەسیلەی پەیوەندیکردن ئەو کاتە سەفر بووە ینی جەناب تەزانی نە مۆبایل هەبووە نە تەلەفۆن نەبوو با بڵێن نە ئینتەرنێت هەبووە نە تەلەڤیزیۆن نەبووە نە هیچ هەبووە خەڵکی خوێنەوار نەبوو بە شێوەیەکی گشتی چۆن بزانین وەرز گۆڕات چۆن بزانین زستان کۆتایی پێهات و بەهار دەستی پێکرد چونکە دەستپێکردنی بەهار واتە دەستپێکردنی کەشێکی کە بۆ کشت و کاڵ وەرزێکی کە بۆ کشت و کاڵ ژیان زۆر قورس بۆ جاران خاتون وەکو ئێستا نەبووە یعنی تەواقیتی کێڵان و دروێنە و ئەوانە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی فیزیکی ئینسانەوە هەبووە ڕەمزێک بۆ گۆڕینی کە فەسڵ گۆڕاوە ئەو ئاگرە کراوەتەوە و لە ڕێگەی کردنەوەی ئەو ئاگرەوە زانراوە کە فەسڵ گۆڕ چونکە خەڵگەمی ئەو ئاگایی نەبوو ئاگای لە وەرز بێ ئیمڕۆ چەندی مانگە و کەی وەرزە گۆڕێ و یعنی ئەو تەفاسیلە تەنها کۆمەڵی خەڵکی معەیەن یا دیاریکرا و گرنگیان پێداوە وەکو خزمەتێکیش پێشکەشی کۆمەڵگایان کردووە مەسەر ئێمە لە ناوچەی سلێمانی شێخ حەسەنی گڵزەردە و ڕوانگەکەیمانێ ئەو ڕوانگەی کە ئاگری تیاکراوەتە خۆ ئاگری هەر بۆ ئینتیان نەکراوەتەوە بۆ ڕەمەزان بۆ جەژن یعنی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بە پێچەوانەوە بۆ ئەو بۆنانەی کە جا نەورۆز بۆی خەڵک لەوە تێبگات یعنی پەیوەندێکی زۆر حیاتی بە ژیانی ئینسانەوە پەیوەندێکی لەوە قوڵترە بەتەنها حەزرێکی بڵێ جەژنێکی نەتەوەیە تەڵعان جەژنێکی نەتەوەیە ئامرازێکە بۆ بەرەنگار بوون لە ڕابردووە نەورۆ زۆرم ڕۆڵانی گێڕاوە بەڵام ئەبێ ئەوشمان لەبیر بە پەیوەندی بە کشت و کاڵەوە پەیوەندی بە گۆڕانی فەسڵەوە پەیوەندی بە ئاودێریەوە پەیوەندی ینی بە ژیانی کوردەوە هەبووە لەبەر ئەوە زۆر گرنگی پێدراوە زۆر گرنگی پێدراوە بە تایبەتی زانە ئاینە کۆنەکان نەک بە حرامیان نەزانی ئەسڵەن بەواجبیان زانیوە کە لەو کاتە
گرنگی بە نەورۆز بن بۆی خەڵک ئاگادار بێ وەرز گۆڕا و بچێ خەریکی چالاکیەکانی ژیانی ساڵی نوێی کوردی هاتووە ساڵی نوێی کوردی هاتووە بۆ مانایی کە زستان کۆتایی پێ هاتووە ئاخر تۆ دیقەت بە ساڵی نوێی کوردی پەیوەندی بە ڕۆشتنی وەرزێکی سەختەوە جاران بە پێی سەرچاوەکان ژیانی سەرما و سۆڵە لە زستانە زۆر زیاتر بۆ لەوەی ئێستا هەیە زستان فەسڵێکی قورس بۆ ژیانکردن بەس کە بەهاریەت ئیتر هەم لە ڕووی کشت و کاڵەوە تەواقیتەکانە گۆڕێ هەمی ژیان ئاسانترە بێت دەسەکانە خۆش بێ کاکاوار کە لەگەڵمانە بوو دیارە نەورۆز بابەتێکی گرنگی کچکایە ماڵین ساڵی نوێی کوردی تا چەندە گرنگە لە ڕووی ڕەمزیەوە ئیش لەسەر ئەم بابەتاکەین لە ڕووی لێکۆڵینەوە و نووسینی شۆیشی لەسەر پێنجکە بەشێک لە نەریتەکان ساڵ بە ساڵ گۆڕانکاری لەسەر ئەو لانی کە تۆ ئاماژە بۆ بەگر گرنگە وەکو پێست احتیمامی پێ نەدراوە ئەنی دەستگایەک مؤسسەیەک شوێنێک ناتووە ئیشێکی علمی بۆ نەورۆز بکە زۆر سپاس هاژە سنوور منەگەڕێمەوە لای ئێوە لە نەشرەکانی دیکەش هە لەگەڵتان نابین لە سلێمانی بۆ ڕۆماڵی جەژنی نەورۆز